ئەو نەخۆشانەی کە بەرزی پەستانی خوێنیان هەیە و دەیانوێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ڕۆژوو بن. ئێمە وەکو پزیشکی پسپۆری دڵ و قەستەرە ڕێنماییمان بۆ نەخۆشانە ئەوەیە کە چەند ڕۆژێک پێش هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز چاودێری پەستانی خوێنیان بکەن، واتە چاودێری زەختەکەیان بکەن. ئەگەر هات و زەختەکەیان جێگیر بوو ئەوە توانن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ڕۆژوو بن بێگومان لەژێر چاودێری پزیشکی پسپۆردا و دەرمانەکانیان لە بینی پارشێ و بەربانگدا دابەش بکەن و ئەگەر هات و ئەو نەخۆشە ئەو دەرمانانە بەکاردێنێت کە پێیان دەوترێت هۆکارێکم بۆی نەخۆشەکە میز زیاتر بکات لە پێویستە لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆردا بەکاری بێنێت و بیخاتە پارشێو. بەنیسبەت ئەوە نەخۆشانەشەوە کە پێش مانگی ڕەمەزانی پیرۆز چاودێری پەستانی خوێنیان دەکەن بەڵام ئەبینن زەختەکەیان ناجێگیرە، پەستانی خوێنیان ناجێگیرە، پێویستە سەردانی پزیشکی پسپۆر بکەن بۆی کە نەخۆشی زەختەکەیان بۆ کۆنتترۆل بکات تاوەکو ئەوانیش بتوانن مانگی ڕەمەزانی پیرۆز بە ڕۆژوو بن. سمارت وەرچەرخانە.